خەڵکی ئازیز و خۆشەویست کۆمەڵی مامۆستای خۆم لێرە دانیشتوون لە حەزوری و بەڕێزانەی کە ئەم فیلمانەیان دیان لە ئەم ڕۆژێک کە عەرز بکرێ ئەوە ئەوان قسە بکەن نەک من ئەمە شەو بۆ من شەوێکی زۆر تایبەتە بۆ یەکەم جارە لە گەرمیان ژنان کچان بەشداری ئەو نمایشکردنی کورتە فیلمەکان بن یان هەر فیلمێکی تر بەڕاستی ئەمڕۆ ئێمە بەشدار بووین وەکو ژن یەکەم جار لە گەرمیان هەستێکی زۆر زۆر باشمان هەیە چونکە بەڕاستی گرنگە ژنان کچان بێنە دەرەوە سەیری ئەو کورتە فیلمانە بکەن ئەو نمایشانە ببینن کە ئەنجام دەدرێت کە ڕۆڵێکی گرنگی هەیە سەبارەت جگەلەوەی کە ڕۆڵێکی گرنگی هەیە بەشداری نمایشەکان بێت و هەروەها ڕۆڵێکی گرنگیشی هەیە ئەو کورتە فیلمانەیان ئەو فیلمانە ببینێن نمایش دەکرێت سەبارەت بە ژنانە سەبارەت بارودۆخی ئەو بارودۆخەیە کە لە کوردستانیان عێراق دەگوزارێت بەتایبەت لە ئێستادا گەرمیان جیاواز لە ناوچەکانی تر کەمتر ژنان و چیان بەشداری شوێنە گشتیەکان دەکەن. أنا مخرج مو هي. ارميهم واحد واحد. باژوانمان هەمان شوێنی دیاریکراوە بێ کە خۆمان ئەیزانین بیرت نەچێ بەسەر هەر پرتێک تا ڕۆیشتی بیر ڕوخێنە. بەڕاستی من چەند خاڵێکم بۆ دەرکەوت لە نمایشی فیلمەکانی ئەم شەو کە لە چاخانەی میلەت لە کەلار بەڕاستی فعلا هی میلەتە لەبەرەوە تەنها ئەوە نییە چا بفرۆشن هاتوون کللتور بێنەوە ناو چایخانە هاتوون فەرهەنگەمە ئەدەبە بەڕاستی بەڵام من هەندێشتم بۆ دەرکەوت لە نمایشی فیلمەکانی ئەم شەو ئەوانەیە کە بۆچی فیلمەکان لە هۆڵی سینەمای هاتنە دەرەوە بۆ لە هۆڵەکانە نمایش ناکرێت بۆ ئەم بینەرە بەم گەرمایە بەم درەنگانیشەوە ئەو خێرزان و ئایخۆتان بینیتان کە خەڵکێک تامەزروی بینینی فیلمی سینەمایە بێ هۆکارەکانی بزانێت من بە تەسەوور من یەکێک لە هۆکارەکانەوەیە کە بە سیستەمێکی جوان هۆڵەکان ڕێک نەخراون فێنکەرەوەی نییە هۆڵەکان کاراسانی نەکرا بۆ بینینی فیلمی سینەمایی و دواترش خاڵێکی تر کە من زۆر دڵخۆشم ئەم شەو ئەوەیە کە بە تایبەت خەڵکی گەرمیان زۆر تامەزروی دیداری فیلمن یعنی بینەری فیلمی سینەمایی من خاوەنی دوو فیلمی دوکومنتەریم و حەوت فیلمی ئەکشن یعنی کورتە فیلم و تا ئێستاش بەشداری 27 فستیڤاڵی نێودەوڵەتی و ناخۆیم کردووە خاوەنی 7 خەڵاتم و حەوت لەو خەڵاتانە هی فستیڤاڵەکانی دەرەوەی وڵاتە وەکو مەغریب و سووریا و هەروەها ئیسپانیا و ئەمریکا و کاردیف ئەم وڵاتانی دەرەوە خەڵاتەکانی برتووە هیوادارشم لە ئێستاشا لۆکەشن و با بڵێن بەرنامە ڕێژم کرد بۆ کارێکی نوێ ئێمە لە فیلمی باشترین خەڵاتە کە مناڵێک تامەزرۆی خەڵاتێک کە دەرهێنەرێکی کورد لە بەغا خەڵاتی باشترین دەرێنان بەدەستێنێ ژیانی تیاچوولەوەی کە تیرۆریست ئەوانەی کە چیان بە ژیان هەڵنایەت هەم دەرهێنەرەکە شەهیدەکەن هەم خەڵاتەکە ئەشکێن هەم خەڵکەکە ئەکوژن بەڵام لە هەمان کادا ئێمە بە پەیامێک بە پارچیە لە شوشە شکاوەکە کە مناڵەکە پەیامەکەی گەیاند ئەمە ینی نە تیرۆریست نە ڕژێمەکان هیچ ناتوانن نە سینەما بوەستێنن نە مرۆڤایەتی بوەستێنن کەواتە ئەگەر کوشتن و بڕینیش هەبێت بەڵام لە هەمان کاتە هەر سینەما بەردەوامە ژیان بەردەوام